لە سنووری قەزای چەمچەماڵ بانگەشە بۆ لیستی ١04 کۆمەڵی ئیسلامی بەردەوامی هەیە. لەو میانێشدا سەرۆکی لیستی کۆمەڵ لە سنووری پارێزگای سلێمانی و کاندیدی ژمارە 3 لەسەر لیستی نیشتیمان سەردانی ناوبازاری قەزای چەمچەماڵیان کرد و چین و توێژە جیاوازەکانیش پشگیری خۆیان بۆ کاندیدەکانی کۆمەڵی ئیسلامی دووپات کردەوە. من وەکو هاوڵاتێکی شاری چەمچەماڵ زۆر ویستان بۆ کاک ئەحمەد هەیە، پیاوێکی بەڕێزە، پیاوێکی مادووناسە، هیوای سەرکەوتنی بۆ خوازم بەڕاستی کارەکانی جیانی جێگای دیاری هیواخوازم سەرکەوتوو بێ، هیوای تەمەندێژی بۆ خوازم. باڵێ بە دڵنیایەوە بە هەموو توانای خۆمەوە بە هەموو هینەکەمەوە دەنگی پێدا. کاک ئەحمەد کابرایکی دەستپاکە، کابرایکی دامپاکە، شایستی ئەوە کە جارێتر دەنگی پێ بدەیت و متمانی خۆمانی پێ ببەخشین. هیوادارم هەموو کاندیدەکان، هەموو پەرلەمانتارەکان ئەوانەی کە خۆیان هەڵبژێرن بەڕاستی بوێر بن. بەڕاستی ماوەسا ئەحمەد کابرایەکی زیرەکە، کابرایەکی تێگەیشتووە، ئەوەی کە من بیناس بوو، من شارەزاییم لێ هەبێت. هیوادارم هەموو کاندیدەکان وەکو ئەو بن. من وەکو هاوڵاتیەکی ئەم هەرێمە داواکارم لە هاوڵاتیانی کوردستان کە دەنگ بەو لیستانە بدەن کە دایمەن داکۆکی گشتی ئەکەن لە مافی هاوڵاتیان، بە تایبەتی لیستی کۆمەڵکە خەڵک خۆی شایدی ئەوادن کە لە ماوەی ئەم 4 ساڵی ڕابردووە هەم لە کوردستانە هەم لە عێراقا چۆن ڕوبەڕووی گەندەڵکاران بوونەتەوە و هاوکاری خەڵکیان کردووە، هیوای سەرکەوتنشان بۆ خوازم. مامۆستا پیاوێکی لێ هاتووە، پیاوێکە لە پەرلەمانی عێراق ئیشی بۆ کورد کردووە، ئیشی حەقی کوردی کردووە، پیاوێکە من زۆر خۆشمێ، شخصی خۆمە و پیاوەم زۆر خۆشە، قابیل ئەوەیە خەڵک دەنگی پێ بداتەوە. من شایەتی بۆ دەم ئیشەڵا 4 ساڵی ئایندەش هەر لەوێ. لای خۆشیانەوە کاندیدەکانی کۆمەڵ بەڵێنی خزمەتی زیاتریان بە هاوڵاتیانی ناوچەکەدا، هەروەک چۆن لە ڕابردووشدا بەکردار پارێزەرێکی سەرسەختی ماف و داواکاریەکانی خەڵک بوون. لە گەشتی ئەمڕۆماندا بۆ شاری چەمچەماڵی خۆشەویست بەڕاستی بە دەمەوە هاتنێکی زۆر بە شەوق و جۆشەوە بوو کە دەستخۆشیان لە 4 ساڵی ڕابردووی کاندیداتی کۆمەڵی ئیسلامی کرد بە هەردوو پەرلەمانی کوردستان و پەرلەمانی عێراق و زۆرێک لە خەڵک دیارە دوای ئەوەی کەوا قەناعەتی بۆ دروست بووە کە ئێستا دەنگ بدە. پێم وایە ئەم جارە گۆڕانکاری لە خەریتەی سیاسیا ڕووەدا بەهۆی ئەو جۆش و خرۆشەی کە هەیە لە ئێستادا ئێمەی بینی. ئێمە ئەوەی بەڵێنماندا بوو لە 4 ساڵی ڕابردووە کە نایڵین ڕاستیەکانتان لێ بشارینەوە و نەمان هێز ڕاستیەکان بشارێتەوە، لە 4 ساڵی ئایندا دشت بە گەندەڵکارانە بین لە هەر پێگە و پۆستێکدا بن. ئێمە پەیاممان بۆ خەڵکەوەیە کە لیستی 104 لە کوردستان هەڵبژێرن، چکە ئێمە لە ڕابردوویەکی باشمان هەیە، ئێمە سەربەرزین بەو برا و پەرلەمانتارانەی خۆمانەوە لە بەغدا بەو وەزیرانەی کە هەمان بووە، ئێمە سابقەیەکی باشمان هەیە و پێویست ناکە خەڵک دوو دڵ بێ. ئێمە لە کەرکوویشی لیستی نیشتیمانمان هەیە و بە هەمان ڕێچکە و ڕێبازی براکانمان لە پێشتر ئەڕۆین و بەڵێن بە خەڵکە دێن ئەوان چۆن بوون ئێمەش وابین. لە ماوەی 27 ساڵی ڕابردوودا حیزبە دەسەڵاتدارەکانی هەرێم نەک هەر نەیانتوانیوە خزمەتی هاوڵاتیانی هەرێم بکەن، بەڵکو ساڵ بە ساڵ دۆخی ئابووری و سیاسی هەرێمیان بەرەو خراپتر بردووە و قەیرانیان بە قەیرانێکی دیکە سپاردووە. هەر بۆیە چاوەڕێ دەکرێت لەم هەڵبژاردنەدا هاوڵاتیان بە دەنگەکانیان سزای گەندەڵکاران بدەن و دەنگ بە کەسانی شایستە بدەن. جەلال جەباری، کەناڵی ئاسمانی پەیام، چەمچەماڵ.